لە سنتەری پارێزگای هەولێر بەفر دەبارێت و قەڵای هەولێر سپی پۆش دەبێت. سلااوان لێبێت ئەحمەد هەرکیم باسی شاپۆڵێکی سەرماوسۆڵەتان بۆ دەکەم کە بڕیارە لە سبەینەوە ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان بکات. تێیدا شەپۆڵێکی چڕی بەفر و باران ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە. لە نێویشیاندا پارێزگای هەولێر سنتەری پارێزگای هەولێر بێبەش نابێت لە بەفربارین. اینجا بۆ ئەم مەبەستە لەگەڵ مامۆستا هەڤال سدیق گەلۆزی قسە دەکەم بە ڕێزیان شارەزای کەشناسین. پێم خۆشە زانیاری زیاتری لێوە بگرم. سلااو لێبێ مامۆستام کاتت باش، سپاس بۆ ئەم دەرفەتە. سلااو لە بینەرانی پایتەخت میدیا. بڵێ سەرەتا بەنای خوای گەورە میهرەبان پێشبینی دەکرێت لە سبەینەوە درەنگانی شەوی هەینی لەسەر شەممە ڕێکەوتی 2025 شەپۆلێکی تری بارانبارین بەفر و بارانبارین ڕوو لە هەرێمی کوردستان بکە. لە قۆناغی یەکەمی ئەم شەپۆلە پێشبینی بەفر و بارانبارین باش دەکرێت بۆ زۆرێک ناوچەکانی هەرێمی کوردستان لە ناوچە دەشتاویەکان لە سنووری پارێزگای هەولێر و پارێزگای کەرکووک و ناوچەکانی گەرمیان ئەگەری بارانبارینی باشەیە. لە هەندێک حاڵەت بارانبارین مامناوەند بۆ بارانبینی بەخۆر و لە هەندێک کاتیشدا احتیمالی هەیە تاوەبارانی بەلێزمە ناوچەکە بگرێتەوە و لە ناوچە شاخاوەکانیش لە سنووری پارێزگای دووهۆک و ناوچە شاخاوەکانی ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی سۆران و سلێمانی و بەشێکی زۆر لە ناوچەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە احتیمالی هەیە بەفربارین بیانگرێتەوە لە قۆناغی یەکەمە. لە ئێستادا بەفربارین لە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان جێگیر بووە لە قۆناغی یەکەم. پێشبینی دەکرێتەوە کە و ناوچانەی کە باسم کرد بیانگرێتەوە. بەڵام قۆناغی دووەمی شەپۆلی بەفر و بارانبارینەکە کە پێشبینی دەکرێت لە سیویەکی مانگسی لەسەر سیویەکی مانگەوە دەست پێ بکە بە ژێرەی نوێترین ئابدێتی سنتەری کەژناسی ئەوروپی بەفربارینی لە هەریەک لە سنتەری پارێزگای دووهۆک و سنتەری پارێزگای هەولێر و سنتەری پارێزگای مووسڵیش داناوە لەگەڵ ئیدارەی سربەخۆی زاخۆ. پێشبینی دەکرێت بەفربانی ناوچەکانی کەرکووکیش احتیمالی هەیە ناوچەکانی بەشی باکووری خۆرهەڵاتی کەرکووک نەحێ ئاڵتین پردێ لەگەڵ قەرە هەنجیر و بەرزایەکانی بانمەقان نشوان ئەو ناوچانەش احتیمالی هەیە بەفری لێببارێت. مامۆستا ڕێژەی بەفربارین لە سنتەری پارێزگای هەولێر چۆن دەبێت بەپێی پێشبینیەکە؟ نسبەکەی کاک برای بەڕێز بە نسبەت ناوچە شاخاوەکانەوە بە بەراوردی بکەی ئەو بەفرەی کە لە سنتەری پارێزگای هەولێر ئەبارێن ڕێژەکەی کەمترە بە بەراو لەگە سنتەری پارێزگای مەسەلەن سلێمانی یاخود دووهۆک ببارێت کە بە حکمەوەی ئەو ناوچانەی تر هەڵکەوتەی جوگرافیەکەیان ناوچەیەکی بەرزن لە ڕووی دەریاوە. هەر شەپۆلێکی بەفر و بارانبارین ڕووکاتە و ناوچانە ڕێژەی بەفربارین نەو ناوچانە زیاترە بێ. بەڵام احتیمالی هەیە لە هەولێر لەوانەیە بەفربارینەکە بای ئەوە ببارێتن کە قەڵای هەولێر سپی پۆش بکە و سنتەری پارێزگای هەولێر سپی پۆش بکە خۆشیەک بدا بە خەڵکی هەولێر ئینشاءالله. مامۆستا بەو پێ بێت دەتوانین بڵێن لە سنتەری قەزای پیرمام شەقلاوە لەو ناوچانە بەڵێ احتیمالی هەیە لە 27 لەسەر 28 احتیمالی هەیە بەفربارین لە شەقلاوە و لە قەزای پیرمام و لە کۆڕێ و بەفربارین ئەو ناوچانە بارێ. بەڵام لە قۆناغی دووەم احتیمالی هەیە سنتەری پارێزگای هەولێریش بگرێتەوە. مامۆستا سەبارەت بە خێرایی با باسی ئەوم بۆ بکەوتت بڵێن خێرایی با زیاد دەکات لەو ڕۆژانە تا چه ئاستێک دەڕوات خێرایی با و سەبارەت بە بارانبارینیش مەترسی دروستبوونی لافاو هەیە؟ بەڵێ لێرۆ ئێمە هۆشداری دەدەینە هاوڵاتیانی بەڕێز پێشبینی دەکرێت لەگەڵ زیادبوونی کاریگەری ئەو شەپۆلی بەفر و بارانبارینەی کە ڕۆژی یەکشەممە ڕوو لە هەرێمی کوردستان دەکا کاریگەریەکە زیاتر دەبێت فراوانتر دەبێت. خێرایی بای باکووری خۆرهەڵات لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بەپێی کات و شوێن دەگۆڕێتن. بەڵام لە ناوچەکانی بەشی باکووری خۆرهەڵاتی هەرێمی کوردستان سنووری پارێزگای سنووری ئیدارەی ڕاپەڕین و سۆران و سلێمانی و هەڵەبجە خێرایی با زیاترە بێت. لە هەندێک کات 6 کیلۆمەتر لە کاتژمێرێکا تێپەڕکاوە لە هەندێک کاتیش احتیمالی هەیە لە هەندێک ناوچە احتیمالی هەیە 80 بۆ 100 کیلۆمەتریش تێپەڕ بکات لە کاتژمێرێکا. بۆیە ئاگداری هاوڵاتیانەکەینەوە بە هیچ جۆرێک ئۆتۆمبیلەکانیان لە ژێر دارا یاخود لە ژێر دیوارە ڕانەگرن بۆ ئەوەی بە دوور بن لە هەر زەرر زیانێکی مادی کە بەهۆی زیادبوونی ئەو خێرایی باوە ڕوو ئەداتن. و پێش سەبارەت بە مەترسی لافاو بەڵێ احتیمالی هەیە لە ئەو بارانبارینەی کە چقی بارانبارنەکە کەوتۆتە ئیدارەی سۆران و ڕاپەڕین و ناوچەکانی باکووری خۆرهەڵاتی پارێزگای
پارێزگای سلێمانی احتیمالی هەیە بڕێکی باش باران لەو ناوچانە بارێ ئەگەری هەیە لە حاڵەتی دروستبوونی بارێسە هەوری کەڵکە بووی زەبەلاح کە بە هەوری سوپەرسیڵ ناسراوە مەترسی دروستبوونی لافای لێ بکرێ بەڵام ئینشەڵا بارانەکە بارانی ڕەحمەت ئەبێ پشت بەخوای مامۆستا بە کورتی ئەگەر پێم بڵێ ئەو نسبە بارانبارینەی ماوەکانی ڕابردوو ئەوەشی لە داهاتوودا چاوەڕێ دەکرێتن دەتوانین بڵێن وا دەکات کەوا هەرێمی کوردستان لە وشکە ساڵی دەربازی ببێت بەشی وە دەکات کەوا بەهارێکی تەڕ و سەوزمان هەبێت ئەمساڵ ئینشاءالله پشت بەخوای گەورە الحەمدولله هەتا ئەم لەحظەی ئێمە قسەی تێدا دەکەین بارانبارین لە زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان دووقاتی پارباری و پار ئەم مختە لە سنتەری پارێزگای هەولێر نزیکەی 5 ملیم بارانباری بوو لە تا ئەم لەحظەیە 111 ملیم بارانباری و لە سنووری پارێزگای سلێمانی لە هەندێک ناوچە نزیکەی 500 ملیم بارانی تێپەڕاندێ لە سنتەری پارێزگای سلێمانی تقریبا 250 ملیم لە دوهۆک لە هەندێک ناوچە 350 بۆ 400 ملیم بارانی تێپەڕاندیە و ئیشەڵا بەهارەکەشمان بەهارێکی تەڕ ئەبێ و مەترسی وشکە ساڵیش نابێ و لەو جارێ زووە بڕیار بدێن بەڵام دەوسێتە سەر بارانی مانگی 1 و 2 مانگی 3 حسب تەوقعات لە بیدایەتی هەفتەی یەکەمی مانگی یەکیش پشت بەخوای گەورە باراناوێ بێت. زۆر سپاس مامۆستا هەڤال سدیق گەلۆزی پسپۆڕ و شارەزا لە بواری کەشناسی بینەرانی پایتەخت میدیا ئەوەی گوێبیستی بوون قسەکانی مامۆستا هەڤال بوو سەبارەت بەو شەپۆلی باران و بەفرەی کە بڕیارە لە سبەینەوە دەست پێ بکاتن و ڕوو لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بکات و تێیدا ئاماژەی بەوە کرد کەوا لە سنتەری پارێزگای هەولێریش بۆ ئەم ساڵ بەفر دەبارێت و قەڵای هەولێریش سپی پۆش دەکات.